بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر دوایین هەوڵەکان دەکەین بۆ پرسی ڕاستەوخۆ پێدانی موچە لەلایەن بەغداوە ئایا بەکوێ گەیشتووە وایە کێشەی موچە کە 10 ساڵە بەردەوامە کەی چارەسەر دەبێ ئایا دەتوانرێت لە بودجەی ساڵی داهاتوو ئەم کێشەیە چارەسەر بکەیت وە سەبارەت بە لیستی موچە خۆرانیش کە ئێستا دیوانی چاودێری دارایی هەرێم لە دیوانی چاودێری دارایی عێراق و هەرێم خەریکی وردبینی لیستی موچە خۆرانی هەرێم ئایا دەگەن بەڕێکەوتن و 700 میلیارەکەش کە بۆ مانگی ئەم مانگە کەی دەگات هەرێمی کوردستان بۆی کە موچەیەکی دیکەی پێدا بەش بکرێت لەگەڵ بەڕێز کاک سۆران عومەر پەرلەمانتاری عێراق قسە لەسەرم پرسانە دەکەین. کاک سۆران بەخێر سوپاسیان دەبوون دەکەین. سوپاس دەکەین. ئەگە سەرەتا لە 700 میلیارەکە دەست پێ بکەین. 700 میلیارێکی دیکە کەی دەگات بۆی لێرە موچەیەک دابەش بکرێت. ئێستا موچەی مانگی حەوت لەو ڕۆژانەدا تەواو بوو. بۆ موچەی مانگی هەشت دیارە 700 میلیارەکە ئەوەی کە بە قەرزەکەی دەگات. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان طبعاً 700 میلیاری بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بە قەرز باشە تەنانەت دەدەرەوەی ڕێکارەکانی یاسای قەرزیش دراوە بە هەرێمی کوردستان دوایەوەی کە تکاو تەکلیفێکی زۆرمان کردبەوەی کە یاسای بودجە جێبەجێکردنی تا ئەم ساتە لەلایەن عێراقەوە وەک پێویست نییە نەک بۆ هەرێمی کوردستان بۆ پارێزگاکانی تری عێراق و بۆ وەزارەتەکانیش گرفتی زۆریان هەیە بەشێک لە دامەزراندن لە ناو یاسای بودجە کاری پێکراوە گینە تەمویلی ئەو بودجەی ئیستیسماری و تەشغیلیانەی کە هەیە تا ئەم ساتە لەسەر یەک لەسەر 12 یاسای بودجەی ساڵی 2021 کە ڕوا عێراق کە ئەوە گرفتی گەورەی بۆ هەرێمی کوردستان و بۆ پارێزگاکانی تری عێراق دروست کردووە. 700 میلیاری یەکەم هەر بانقێکە چەنی دابوو بە هەرێم بە 3 وەجبە هات. 700 میلیاری دووەمیش هەر لە مانگا دێت سێمیش لە مانگی 11 دێت. باش بەس بۆ مانگە پێشبین دەکرێت کەی بێستا ئەمڕۆ دەی بڵێن 11 دەیە کەی پێشبینی دەکات بگات تاکو 20 بۆ 25 مانگ دەبێ بگات. ئەوە ئیشکالیتیان نەماوە باشە کە بەڕاستی ئیشکالەکانیمان تێپەڕاند. باوەڕ بکە کاک حەکیم دوور لە چاوی کامێرا ئێمە 4 فراکسیۆن دانیشتین لەگەڵ ئەو پەرلەمانتارانەی کە لە لیژنەی دارایی تەهدیدی بانقەکانیان کردبوو. توانەگەر ئێوە پارە بدەن بە قەرز بە هەرێمی کوردستان بۆ موچە ئێمە شکات لە ئێوەکەین ڕاستە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە بەڵام سوودانی دیفاعتان لێ ناکایە مەشکات لە ئێوەکەین قەلەقیەکی زۆریان دروست کردبووەوە بوو 700 میلیاری یەکەم بە تەخیربوونێکی زۆرە تێپەڕی. زۆرمان پێوتن ئەمە بۆ موچەیە ئەیان و نەخێرە بێ عێراق بۆ 700 میلیار بە قەرزەدا بە ئێوە با 500 میلیاریش بدا بە هەر 15 پارێزگاکەی عێراق هەریەکەی. وتمان ئێوە 15 پارێزگاکەی عێراق موچەیان وەرنەگرتووە وتیان با ئێوتم ئێمە بۆ موچەمانە ئێمە موچەی مانگی 6مان وەرگرتووە ئێوە موچەی مانگی 9تان وەرگرتووە. دوایی هەندێک مناقەشەی زۆر ڕۆشت بەڵام کاتێک کە دێتە سەر سەراحەت بە ئێمەیانەوت وەڵا ئێوە دژی عێراقن تمان بۆ ئێمە دژی عێراقینەوەنی ئێمە لە عێراق ئێستا پەرلەمانتارین وەزیرمان هەیە سەرۆک کۆمارمان هەیە داوتیان ئێوە دژی مەوزوعی تائیفین تمان یعنی چی؟ ئێمە کوردین و خۆمان بە موسڵمان و سوننە ئەزانین بەڵام هیچ کاتێک لەسەر مەسەلەی تائیفی ئێمە خۆمان حساب نەکردووە لە ڕووی نەتەوەیەوە ئێمە وەک کورد مامەڵەمان کردووە وەکو سوننە مامەڵەمان نەکردووە عەرەب وەک سوننە مامەڵەی کردووە. یەکێکیان لەو برادەرانەی لیژنەی دارایی کە ئێستا خۆی وەکو دیفاع لە موچە خۆرانی هەرێم پیشانە داڵێ ئێمە پارە ناین بێەوە چونکە ئێوە هونەرمەندێکتان هەیە جنێوی بە ئیمامی عەلی داوە. هەمومان شۆک بووین تمامە بەستان کێیە؟ تیان هونەرمەندێکە و
قسەی بە ئیمامی عەلی و توتمان ئەسڵەن لای ئێمە قسەوتن بە سەحابی تاوانی گەورەیە لای ئێمە خەڵک ڕێی ئەوەی نییە، بەڵام ئێوە بۆ ئەم بابەتە دێنە پێشواتە ئەگەڕێن بۆ بچووکترین شت باش بۆ ئەوەی بیکەن بە بەهانە تا بەشە بودجەی تۆ و پارەی تۆ و موچەی تۆ نەدەن. بیرکردنەوەیە کە لە عێراقا بوونی هەیە، بەوانەشی کە دۆستن، بەوانەشی دیفاعمان لێیەکەن، مەساڵحی خۆیان بەشە گەورەکەیەتی. کاک حەکیم نابێ بیرمان بچێ، ئێستا ئەوان لە حملەی ئینتیخابی پارێزگاکانان کە زۆر مهتەمن پێوەی و ڕەنگ ڕێژی ئینتیخاباتی داهاتووی عێراق بۆ مەجلیسی نواب لەسەر بنەمای پارێزگاکان و نەتیجەی پارێزگاکان هەر لەسەرەوە شەڵەبجە دواکەوت و پارێزگابوونەکەی بە ئاشکرا ئەو کۆبوونەوەی کە کردمان لەگەڵ سەرۆکی پەرلەمان و کوت لە شیعی و سونیەکان لەگەڵ کوت لە کوردیەکان هەر پێنجمان بە ئاشکرا پێیانوتین کان لەبەر ئینتیخابات ئێمە ناتوانین بچینە ژێرباری بە پارێزگابوونی هەڵەبجە و تەلەعفەر و سامەڕا و چۆکوێ لە بەردەستە و فشارە کرێ بۆ ئەوەی ئێمە تەحمولی و فشارە ناکەین. بۆیە ئێستا بەداخەوە پرسی یاسای بودجەی ئێمە جێبەجێکردنەکەی بەشە بودجەمان کێشەکانی هەرێم و بەغدا کەوتۆتە ناو حەملەی ئینتیخابی و بەشێک لەوانەی کە ئێستا کار لەسەرەوە پرساکەن وەکو بێلایەن دەرچوون. قانونی ئایندەی مەجلیسی نواب کە هەڵبژاردننی پێکرێ و تعدیلمان کرد لەسەر قەراری مەحکەمەی ئیتیحادی ئەو فرەبازنەیەی جارانی نەهێشتووە، ترسیان هەیە دەرنەچنەوە، بۆیە ئێستا حەملەی تون دەکەن و هەر کەسیش لە عێراق دژی هەرێم بێ لەسەر هەرێم توند بێ ئیتر چیەکە بە بەهانە لە شارعی عێراقی مەرغوبە. باش بەس ئەوە دەسەڵاتدارانی هەرێمی ژویان نەکردووە ببێ بۆ ینی بەڵێ چونکە حکوومەتی هەرێمی کوردستان من لە ڕابردوو شاوتم وەکو تاوانبارێکی هەڵهاتووی 10 ساڵە لە عێراق ئێستا کەوتۆتەوە دەستیان کۆتوبەندیان کردوتە دەستی هەرچی دێت سزایەکی لەسەرەدات، بەڵام خەمەکە ئەوەیە باجەکەی کێیدا باش نەسەرە کۆمارەیدا نەوەزیری خاریجیەیدا نەوەزیرەکانی ترەیدن کە کوردن ئەوانە ئەیدن کە موچەخۆرن و بەشە بوجەکەیان لە بەغداوە کەوتۆتە ئەم شەڕاش. بەس دەسەڵاتدارانی هەرێم خۆیان و کارین کەم بارودۆخە خوڵقاوە. دەسەڵاتدارانی هەرێم باشە لە 32 ساڵی حکومڕانی نمونەیەکیان پیشان داوە ئینسان شەرمەکە دیفاعی لێ بکات لە بەغدا، دیفاع لەوە ناکرێن، تەنها ئەتوانی دیفاع لە قوتی خەڵک بکەیت، دیفاع لەوە بکەی کاکە حکوومەتی هەرێم و ئەوەی کە هەتانە لەگەڵی جیایکەنەوە خەڵک پێتان وتونێەوە جیا بکەنەوە لە بەڵێ ئێستا ئەو هەوڵەی کە هەیە بۆ ڕاستە خۆدا بەشکردنی موچە ئەمە بۆ جیاکردن بەڕێز چەند یاداشتان حازر کرده بوو. بەڵێ ئێمە بەڵێ فراکسیۆنی نەوەی نوێ باشە یەکگرتوو باشە یەکێتی پێکەوە دانیشتین باشە فراکسیۆنی پارتی ژاد وتمان ئێمە پرۆژەیەکمان هەیە یاداشتێکمان هەیە بۆ ئەوەی کە موچەخۆران بخەینە سەر عێراق ڕاستەوە خۆ بیدا بۆی جایکەینەوە لەم کێشە و مەشاکیلانەی کە لە بینی هەرێم و بەغدا بووە بە هۆیەوەی بەشە بودجەمان تا ئێستا بەم حاڵە گەیشتووە وتیان ئێمە لەگەڵینی وتمان ئێمە لەگەڵین و وەواژۆشی بۆ کۆکەینەوە پشتیوانیشیەکەین. یاداشتی یەکەممان بۆ سەرۆکی پەرلەمان بوو باشە و بەشێک لەو پەرلەمانتارانەی ترکە لە شیعە لە سونە لە لیژنەی دارایی لە لیژنەکانی تر پێمانوتن ئێمان پرۆژەم ئەم یاداشتەمان هەیە پرۆژە نییە داواکاریە. داوامان کردووە لە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق موچەخۆرانی هەرێمی کوردستان هەمان مافی موچەخۆرانی عێراقیان هەیە هاوڵاتی عێراقن و مافی خۆیانە لە وادەی کە لە عێراق موچەوەرەگیرە موچەخۆرانی هەرێمی کوردستانیش موچەوەرگرن. ئەگەر پێشتر بەهانەوە بووە هەرێم خۆی نەوتە فرۆشێ خۆی موچە دابین بکە ئێستا نەوتەکە لە بەردەسی خۆتانە بڕۆنە و کێشانەی کە هەیە لە بینی هەرێم و بەغا لەسەر کرێی دەرهێنانی نەوت لەسەر مستحقاتی شەریکات لەسەر ئەوەی کە ئەینێرنەوە بە تورکایە ڕێکەوتنی تازە ئەکرێ بۆ هەناردەی نەوت
لە ناوخۆ وعدتان داوە بەکاری بێنن چکە ئێمە سۆمە و وەزارەتی نەوتمان بان کرد وعدیاندا تا 20 هەناردەی نەوتی هەرێم بەکارهێنانەکەی ڕۆژی 400,000 بەرمیل لە ناوخۆیان سەرف بکەن چکە ئەگەر 400,000 بەرمیلی ڕۆژانە لە ناوخۆیان سەرف بکرێ و پارەکەی بچێتەوە لای سۆمۆ باشە ئەوە بێ بەشە بودجەکەمان بن باش چکە ئێستا یەکێک لە بەهانەکان ئەوەیە کە هەرێمی کوردستان نەوتەکەی هێشتا نەبووە بە داهات بچێتە سەر ناو موازەنەوە بەزەوی بەتەنکەر ناچێ سەبەتەنکەر باز دەکرێت سەر 200,000 بەرهەمە بەشێکی زۆری بەتەنکەر دەفرۆشرەوە تەسلیمی عێراق ناکرێت ئەمە ئەگەر بە قاچاق بفرۆشرێت بەڵێ ئەوە یەکێکە لەو شتانەی کە ئێمە داوامان کردووە لیژنەیەکی لەسەر دروست بکرێن چگەر حکوومەتی هەرێم نەوت بە قاچاقە فرۆشێ داهاتەکەی کوا داواتان کردووە لیژنەیەکی لەسەر دروست بکەیت بۆچی موچەی پێ نادرێ وەزارەتی نەوتی عێراقی و سۆمە وتیان ئێمە زانیاری وەکو بەڵگە لامان نییە بەس ئێمەش بیستومانە کە هەندێک باسییان لەوە کرد کە ئەوە نەوتی ڕەشە و ئەوە نەوتی خام نییە و بەڵام گومانەکرێ کە هەرێمی کوردستان بەڵێ نەوت بە قاچاق بفرۆشێ بەڵام داهاتەکەی دیار نییە وەکو هەموو داهاتەکانی باش ئەی چی لە یادەوەی کە ئاراسی سەرۆکاتی پەرلەمانتان کردووە ئەو یاداشی ڕاستە و خۆی موچەکە هەنگاوی داهات و چی دەبێ ئایا کار دەکەن لە یاسای بودجەدا ئەمە جێبەجێ بکرێ ئەو یاداشتە 6 پەرلەمانتار واژۆمان کرد دامان بە سەرۆکی پەرلەمان باش و تا ئێستا چاوەڕی نەتیجەی ئەوەی بزانین پەرلەمان چی لەم پرساکە ڕێکاری پەرلەمانی چییە بۆ نمونە تەسەورەکەم سەرۆکی پەرلەمان ئەم بابەتە بداتە لیژنە پەیوەندی دارەکانی پەرلەمان یەکێک لەوانە لیژنەی داراییە بیدا بە لیژنەی دارایی بۆی ڕێگایەکی قانونی و یاسایی کە ئێمە داوامان کردووە موچەی موچەخۆران ببێ بە کارتی زیرەک لە عێراق بۆ نمونە زۆرترینی موچەخۆری عێراق بە خانەنشین و فەرمانبەر و هەموو هێزەکانی ئەمنی و ئەوە بە کیکارت بە کیکارت موچەکەیان دائەبەزێ ئەوەی لە هەرێمی کوردستانیشە کیکارتی هەیە و موچەکەی لە عێراقا یاخود عەرەبێکە و لێرە ئەژی موچەکەی کە دێتە سەر کارتەکەی ئەچێت حتا لە دوکانی نووسنگەکانی حەواڵەش دەتوانێت مەعاشەکەی ڕاکێشێ لە نووسنگەی حەواڵەش بۆ ملیۆنێک دیناری موچەکەی مولەیەکی لێوەرەگرێ و موچەکەی داتێ لە نووسنگەیەکی حەواڵە خانەنشینێک پێویست ناکە سرە بگرێ و پێویست ناکە لە سەرەیە تووشی تەنگە نەفەسی و مردن ببێەوەی کارە ساتێک کە حکوومەتی هەرێمەیکە ئەمە ئاسانە ڕێگاکەی ڕێگایەکی ئەلەکترۆنی بانقیە چ بانقێکەی کە تیجاریە ئەهلیە حکومیە عمولەی خۆی وەرەگرێ لەسەر ئەو موچەیەی کە حکوومەتی عێراقی تەمویلێکات ئەچێتە سەر حساب بانقی فەرمانبەرەکە ئیتر خۆی ئەزانێ کەی موچەی هاتووە چەندی پێویست بێت دەرێهێنێ لە هەر جەیەک بێت وەگوتم لە بانقێک بێ لە ئەیتیئێمەکانی بانق بێ لە نووسنگەکانی حەواڵە بێ ئەمە یاداشتی یەکەمیان چاوەڕێیەکەین پەرلەمان جوابمان باشە بەس ئەمە دەکرێت لە یاسای بودجەی ساڵی داهاتوو بکرێ بە بەندێکی یاسایی ئەمە یەکێکە لە هەوڵەکان یەکێکە لە هەوڵەکان خۆشتانیشی بۆ دەکەن بڵێن بە دڵنیاییەوە چونکە یاسای بودجە کە لە ساڵی 2024 دەست پێ ئەکاتەوە پێویستی بە هەندێک تعدیلاتە نرخی نەوتە داهاتەکانە بتوانین ئەو بڕگەیە تعدیل بکەین موچەی فەرمانبەران جیا بکەین بەس هەندێک لە پەیجەکان ویان دانا و جەنابەت وتبێتت ڕاستە و خۆدا بەشکردنی موچە لێدانە لە هەرێم هەر یاداشێک بێتە بەرەسی کاک سۆران عومەر ئەگەر کۆریای باکووریش کێشەی موچە چارەسەرکەوا ژووی ناکە کاک حەکیم بەداخەوە ئەو لێدوانێکی هەڵبەستراو بە ناوی منەوە بڵاو کرابەوە گوایە پێدانی موچە ڕاستە و خۆ لە بەغداوە بە لێدانە لە هەرێمی کوردستان بەڕاستیەوە قسەیەکی هەڵبەسراوە من لە یەک ڕۆژا دوو یاداشتم واژۆ کردو بۆی موچەی فەرمانبەران ڕاستەوخۆ عێراق تەزمینی بکە بە ڕێگای حساب بانقی خەڵکێک هەن بەداخەوە خەریکی هەڵبەستنی درۆ و دەلەسەن لەو پەیجە بێ باوک و دایکانە کە لە ساری ئاراستێکرد بێتە بەرەزانی من خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان هێندە لە معانات هەیە
باشە باوەڕ بکە بە تمەن، باشە بە لیرە، باشە بە دینار، بە دۆلار، هەر کەس موچەکەی باتێ مەمنونێتی و ئێمەش مەمنونین خەڵک لەم دۆخە ڕزگارکەین. خەڵک کە موچەی مانگی حوتی وەرگرتووە و لە ناوەڕاستی مانگی دایە، ئەم قسانە چ سوودی بۆ ئەو هەیە دەستوریە نادەستوری؟ خەڵک پارەیەوێ، خەڵک موچەیەوێ. کاکە ئێمە لە عێراقێکین، عێراق دەوڵەتێکە بە دەستور فیدراالیە، ئەگەر بە سلوک و بە ممارەسە و بە ناوەڕۆک ممارەسەی مەرکەزیەتەکە بە دەستور فیدراالیە. ئێمە کوردین بەس هاوڵاتی عێراقین لە چوارچێوەی عێراقین، لە ناو هەرێمێکین، هەرێمەکەمان دەستور دانی پیاناوە. خۆمە نابێتەوەی هەڵوەشانەوەی دەستور، نابێتەوەی هەڵوەشانەوەی هەرێمی قوارەی هەرێمیش لاواز دەکات کە ڕاستە خۆ موچە بدرێ. قوارەی هەرێم کاک حەکیم کاتێک لاواز بووە کە 32 ساڵ حکومڕانیەکی هێندە ناشرینی تیاکراوە، داهاتەکەی کووە، سندوقی خانەنشینەکەی کووە، پاشەکەوتەکەی کووە، لەسەر پێخۆستانەکەی کووە، کارگەکانی کووە، ئازادی و دیموکراسی و ئیدعای پاراستنی مافی مرۆڤەکەی کووە. ئێمە لە پێش عێراق و ڕژێمی لە ناوچوی بەعسەوە حکوومەت بووین و پەرلەمانمان هەبووە. کوا پەرلەمانەکەمان، کوا ئەنجومەنی پارێزگاکانمان، کوا ئەنجومەنی قەزاکەمان کە عێراقێکی تائیفی پڕ لە میلیشیا، پڕ لە بێخزمەت گوزاری، بەڵام پارەیەکی زۆریان پێ موچە لە کاتی خۆیدن، بتاقەی تەموینی و بەشە خۆراک لە کاتی خۆی، سوتەمەنی باشە، سوتەمەنیان بە سیعری مەدعومە. لەگەڵ ئەوە قەزایەکی هەیە بە هەموو تەداخولاتێکەوە ئەتوانی بڵێ ئەمە ئەنجومەنێکی دادوەریە بە هەموو تەدەخول و دەست لە پشدانێکیش هێشتا قەرار دەرەکە، گەندەڵ دادگاییەکە، وەزیر محاسەبەکە، پەرلەمانێکی هەیە بە هەموو ئەو محاسەسە و پێکهاتە و ئیتفاقاتەوە، بەڵام وەزیر بانگەکە لێپرسینەوە ئەکا، بە دوواداچوونەکە. ئێمە چیمان ماوە؟ کوا پەرلەمانی کوردستان، کوا ئەنجومەنی پارێزگا ڕۆژێک توانی بێتی مدیرێکی دائیرەیەک لە ئەم 4 پارێزگایە محاسەبە بکە. بۆیە ئێمە نمونەیەکی ئەوەندە جوان نەبووین تاکو ئەوان چاومان لێ بکەن. ئێستا ئێمە مەمنونین تا ڕادەی دەستماچکردن دەستیان ماچەکەین موچەکەمان بن. ئێمە ئێستا بە قەرزەکەش کاک حەکیم لە مانگی 11 ئەگەر موچەی مانگی 8 و 9 بدرێ 3 موچەی ترمانەمێنێ. ئێوان چیان لێدە دیارە؟ ئێوەش یەکێکی ترە لەو خەمانەی کە تا ئێستا دیار نییە. ئێمە دوێنێ بەڕێز عەمار حەکیم سەردانی مامۆستا عەلی باپیری کرد لە شاری هەولێر، یەکێک لە بابەتەکانی باسمان کردەوە بوو. باسی چی کرا؟ باسی ئەو 3 موچەی؟ بەڵێ عەمار حەکیم کە بە معتەدیلترینی ناو ئیتاری تەنسیقی دانرێ لە شیعەکان و خۆشی زۆر بە دۆستی کورد دەزانێ، ئەو ڕەئی وا بوو کە ئێمە پارەمان ناکەوێت لە یاسای بودجە، بەڵکو پارەمان لایە، یعنی چاوەڕێی هیچ مەبن. پێمان وت بەڵام خەڵکی خۆ پێشتر ستەیف سامی وتبووی لە 6 مانگی یەکەمە 5 تریلیۆن و 800 میلیارد قەرزدار بوونەتەوە، پێی وتبووی لە ژنی دارایی. خۆی ئەو ڕقەمانەی کە ئەوترێ بەشێکی بەڕاستی ناڕەسمین، بەشێکی ناڕەسمین، بەڵام وەرگرتنەوەی ئەو قەرزانەی کە هەرێمی کوردستان لە سەرێتی باشە ڕەنگە عێراق داوای کردبێ لە ئەو 6 مانگە یەکەما تەصفیە بکرێ، بەڵام کاتێک کە نەوتی هەرێمی کوردستان نەڕۆشتووە، ئەو نەقسە دروستەکە لە ئینفاقی فیعلی و بەشە بودجێ هەرێمی کوردستان زۆر کەمترەکە لەوەی کە لە قانون دەتوانن ئەوە لە ساڵێ داهاتوو لا ببرێ. ئەو ئینفاقی فیعلی خەرجی فیعلی کە کێشەی دروست کردووە دەتوانرێت لا ببرێت کە یاسای بودجە دەڵێن هەموار دەکرێتەوە لە مانگی 12 بێ، لە مانگی 1 بێ. ئێمە قسەمان کرد لەگەڵ زۆر لەو پەرلەمانتارانەی لیژنەی دارایی، ئەڵێن ئێوە 10 ساڵە زیاترە یاسای بودجەتان جێبەجێ نەکردووە و دوور بوون لە ڕێکەوتن لەگەڵ عێراق، بەڵام ئێمە 10 ساڵە ئەو ئینفاقی فیعلیە لەسەر محافەزاتمان هەمان معاناتی بۆ دروست کردوین. ئەڵێ ئێمە بۆ محافەزاتی وەسەط و جنوب نەمانتوانیوە
ئینفاقی فعلی دەربێنین. ئێستا ئێوە بە یەک ساڵتانەوە ئینفاقی فعلی دەربێنن لە یاسای موازنە لە دەرەوە ئینفاقی فعلی، بەڵام ئێمە ئەوەش نەکەین، ئەبێ موچە چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە، موچە دەربێنین لەوەی کە بە ئینفاقی فعلی مامەڵەمان لەگەڵکەن. موچە سابتە، ناکرێ بڵێ مادام ئینفاقی فعلی کەمە موچەش کەمەکرێتەوە، تاو بەشە بودجەی تۆ کەمە درێ، نەخێر. باش ئەبێ موچە لە دەرەوەی ئینفاقی فعلی بێ. باشە. ویست باسی ئەو یاداشتی یەکەم بۆ سەرۆکایەتی پەرلەمان، یاداشتی دووەم چی بوو؟ بەڵێ یاداشتی دووەم ئێمە باسمان لەوە کرد لەم ساڵە یاسای بودجە جێبەجێکردنی ئەرکی ئەنجومەنی وەزیران و سەرۆک وەزیرانە. باشە. هەمان ناوەڕۆکی داواکاری ئەوەی کە موچەی موچەخۆران بچێتە سەر عێراق ڕاستەوخۆ بە ڕێگای بانقی بدرێ داوامان کردووە لە سەرۆک وەزیرانی عێراق. باش کە ئەمەمان بۆ جێبەجێ بکەن بە ڕێگایەکی قانونی و دەستوری. داوایشتی نادەستوریمان نەکردووە، باش داوای شتی قانونیمان کردووە. بەڵێ واتە ئەو پارەی کە عێراقیدا بە هەرێم دابەشێکاتەوە حساب بانقی بۆ موچەخۆران بکرێتەوە، ڕاستەوخۆ لە حسابەکەەوە بێتە حسابی موچەخۆران، کاراسانیەکی باشتر و زیاترە. بەڵام ئەمە ئێمە وەکو کورد بۆ دیفاع لە موچەخۆری خۆمان، چکە ئێمە معاناتی موچەخۆری خۆرمان نەزانین کردومانە، باش بەڵام هەندێکی تر بەکاری دێنن بۆ حملە ئینتیخابی خۆیان و بۆ ئیستیفزازی حکوومەتی عێراقی تا پارە بۆ محافەزاتی خۆیان وەرگرن، ئەو بابەتێکی ترە. باشە. لە دڵسۆزیان بۆ ئێمە نییە، بەڵکو بەکارهێنانی ئەم کەیسەی ئێمە بۆی حکوومەتی بۆ کەیسیان لەس دەرنایێنن، دەرمان هێناوە بۆیە خۆمان یاداشتەکانمان پێشکەش کردو، ئەوان لەگەڵ ئێمە ئیمزایان کردووە، یاداشتی ئەوان نییە. یاداشتیوان نەبوو؟ بەڵێ هەندێک باسی لەوە کردووە. ئەسڵەن ئەوەی کە باسی کردووە ئەوە یاداشتی ئەوانە یا خەڵکی ترە، یاداشتەکە ئێمە ئەو چوار فراکسیۆنەی کە باسم کرد پێکەوە دانیشتوین. ئێوە خۆتان بە یوسف کیلابی و بەڵێ خۆمان بۆمان بردون، کەسێکی تر ناوی حسێنە پێتانوتن واژوویکەن؟ بەڕێز یوسف کیلابی، حوسێن مۆنیز، دەیانی تر لەوان. باشە. پێمان وتون ئەمە یاداشتێکی ئێمەیە، بیخوێنەوە قەناتان پێ واژۆیکەن، توانە بەڵێ واژۆیان کردو لەگەڵمان. یاداشتەکە هی ئێمەیە، یاداشتەکەی ئەوان نەبوو. نەخێرەوان هیچ یاداشتێکیان نەنووسیوە و نەیان هێناوە ئێمە ئیمزایکەین، یاداشتی ئێمە بۆیە بێ هەر کەس قسەی کرد لەم بابەتە، ئەگەر نیەتی خۆ هەڵبژاردنەوەی هەیە، ئەگەر هەر شتێکی هەیە بە ڕازگۆیانە شتەکان نەقڵ کات. باشە. بەس ئەوی بۆ سەرۆک وەزیران، ئەوەی سەرۆکینەوەی نوێ بردی بۆ لای سەرۆک وەزیرانی عێراق، ئێوە پێتان وتە بوو بیبات؟ شتێکی ئاساییە، نەمۆسمی خۆتان ڕاتان سپارد بوو ئەو هەموو فراکسیۆنانە؟ نانە، ئێمە نووسراوەکەمان واژۆ کردووە. باشە. بەڵام لەسەر فۆرمینەوەی نوێبوتمان هیچ کێشەیەکمان نییە بۆ ئەوەی کاتێک کە تۆ کتابێک ئاراستا. بەڵام ئەوان دەڵێن پرۆژەکەی خۆمانە ئێستا لە هەموو میدیا وەرەوەی خوان پرۆژەکەی ئێمە پرۆژەکە هی هەمومانەوە، هی هەر کەسێکیش بێت دەستی خۆش بێت گرنگ جێبەجێکردنێتی خەڵک موزایەدەی ناوێ موچەیەوێ. باش. ئێستا من بڵێم هی منە ئەو بڵێ هی منە، ئەوە گرنگ نییە، ئەوە گرنگە نەتیجەی ئەمە چییە؟ چونکە دەبێ خەڵک چاوەڕێی هەیە چەند مانگێکی تر نەتیجەی ئەمە ببینێ. ئەگەر باشە ئەگەر نەتیجەی نەبوو، من هەمیشە سروشتی خۆم وا بووە، ڕازگۆیانە بە خەڵکی کوردستانە وتووە. ئەمە نەتیجەی ئەوەیە کە خەڵکێک مزایدەی پێوە کردووە، خەڵکێک وتوێتی ئەمە زۆر مهمە، خەڵکێک خۆی شکستی هێناوە لە خولی ڕابردوو پێی نەکراوێسا هاتووە لە دەرەوەی پەرلەمان پێی وایە پێی بکرێن. نا، من پێم وایە خەڵکی ئەمە موچەیەوێ، معاناتی هەیە، مزایدەی ناوێ، مزایدە گیرفانی ئەو پڕ ناکە. باش. بەزووکو خۆتان هەر شتێک کە بکرێ بۆ گواستنەوەی ڕاستەخۆی موچە دەیکەن وەکو ڕێکاری پەرلەمانی، ئەوەی کە لە لەستان بێت لە یادداش بێ لە بودجەی ساڵی داهاتوە مار بکرێتەوە. ئێمە چەندێک لەگەڵ حکوومەتی هەرێم عیلاقەمان نەبووە. باش. بەڵام لەبەر خاتری موچەی خەڵکی کوردستان بە یەکدەنگی داوای قەرزمان کردووە. باش. لە پێناوی چییە؟ لە پێناوی موچەی خەڵکە. ئێستش هەر لە پێناوی موچەی خەڵکە داوامان کردووە کاکەوەرن ئەمە ڕێگایەکی ترە بۆ سەرۆک وەزیران و بۆ پەرلەمانی عێراقی. باش. و هەر هەوڵێکی تریش هەبێ ئێمە لی ناوەستین. لە ساڵی ئایندەش هەوڵمان هەیە
هەم بۆ تعدیلی قانونی موازنە تا موچەی موچەخۆران جیا بکەینەوە لەم وەزعە، هەم پێشنیارێکی ترمان هەیە مناقەلە بکرێت لە هەندێک لە ناو موازنە تاکو ئەگەر بە تعدیل پێمان نەکرا بە گواستنەوەی هەندێک باب بە سندی خەڵکی تۆمەتبارتەنە کە ئێستا ڕۆژ وتەبێژ حکوومەتی کاربەرە کرد دەڵێ ئەوانە نابەرپرسن ئەوانەی کە واژۆیان کردووە کێ نابەرپرسە بەرامبەر موچەی موچەخۆران داهات ئەزانی ئەوەی کە هەندێک لێدوان درا لە سەروانەی کە واژۆیان کرد برادێ قسەی ناشرینی نا ئێمە گوێ بەوانە نادەین گوێیان پێنادەن نەک نابەرپرسیارەتیە بەرپرسیارەتی ئەوەی ئێستا موچە پەیاکەین بۆ خەڵکی خۆمان خەڵک بەم قسانەوە گوتم گیرفانی پڕ نابێ باش ئیلا ئەبێ زامینی ئەوە بکەین موچە باش بە زۆکو لیستی ئێستا تێکەڵکردنێک هەیە لە مەسەرەی لیستی موچەی موچەخۆران نەتا من لەو ماوەدا یاریدەرێکی سەرۆکی حکوومەتی کاربەرە کرد باسی لەوە کردووە عێراق موچەی تەنها 600,000 موچەخۆر دەنێری ئەوەی کە لە بودجێ عێراقدان راوەکو فەرمانبەر 682,000 بەڵام لە پاڵەوەش تریلیۆنێک و 346 میلیارد دانراوە بۆ خانەنشینان و بۆ چاودێری کۆمەڵایەتیش سێمەلێکمان داوە ئەو بچەی ئەو 906 میلیارە ئەگەر جێبەجێ بکرێت کە دانراوە بەشی لە 96 موچەی موچەخۆران دەکات ئەگەر جێبەجێ بکرێ یاساکە ئەمە چۆن یەکلا دەکرێت طبعا عێراق پارەی خانەنشینی نادا ئەگەرم پرۆژەیەش ئەم پێشنیارێک کە داوامان کردوە سەر بگرێ بۆی خەڵکی کوردستان چاواشە نەکرێ بە چۆن عێراق پارەی خانەنشینی ئەگەر ڕاستەوە خۆ بیدا لە سندوقی خانەنشینی عێراق پارە نادا بە خانەنشینانی هەرێم ئەڵێ هەر کەس لە عێراق خانەنشین نەبێ و لێبڕینی خانەنشینی نەدابێ بە سندوقی خانەنشینی عێراق مافیەوەی نییە پارەی لێوەرگرێ بۆ ئێستا موچەی خانەنشینی عێراق لەسەر سندوقەکەیە بەڵێ ئەو لێبڕنێکە بۆ ڕۆژتە سندوقەکە بەڵێ بۆ نمونە باش پەرلەمانتارێکی خولی پێشوو کە تەقاعود بووە باشە لە کوردستانیش لە عێراق باشە مەسمەیە کە دانیشتوی کوردستانیش دانیشتوی هەرێمی کوردستانە و کورد کاتێک چووە خزمەتەکەی خۆی باتەوە بۆ خانەنشینبوونی لە عێراق باشە بە نمونە ئەڵێ من 10 ساڵ مدیر عام بووم لە سلێمانی باشە ئەڵێم چۆ خزمەتی مدیر عامیەکەت بێنەرەوە باش بەڵام ئەو 10 ساڵە چەندێک لێبڕینی خانەنشینی داوە بە هەرێم لێت بڕاوە بچۆ ئەوەش بێنەرەوە بۆ ئێمە ئیمجا ئێمە ئەو 10 ساڵت بۆ حسابەکەین و بە خزمەت بەڵێ واتە 10 ساڵ تۆ هەرچەندێکت داوە بە سندوقی خانەنشینی هەرێم کە هەرێم سندوقی نییە نیەتی باڵە ئەبێ ئەو 10 ساڵە مانگی 300,000 لێ بڕاوە 300,000 هەموو مانگێکی 10 ساڵ بی بە عێراق ئەو جا خزمەتەکەت بۆ هەژمارەکە بۆی تۆ لە تەوقیفا لەنی هەر لە پارەی خانەنشینیەکەشت دەبێ و لێبڕینە بدەیەوە خێر بە نەقدەیەوێ بە نەقدەیەوێ کە ناچێت کێشەیە بۆ بڵێن بۆ خانەنشین بۆی خەڵک بەرچاوی ڕوون بێ لە سندوقی خانەنشینی عێراقی خانەنشینی هەرێم پارەی ناداتێ عێراق بۆچی عێراقەڵێ ئێمە تەنها موظفین بە 600 و ئەوەندە هەزارە زانین باش لەبەرەوەی ئەو حەقی تۆڕی کۆمەڵایەتی نییە حەقی خانەنشینی نییە هەنی مەفروزە ئەو پارەی کە لێبڕینە وەستا حوتەکە لەسەر حکوومەتیش پێویستە لە سەد 12 بخاتە سەر ڕۆژبیتە سندوقی خانەنشینی و پارەی هەبێت بەڵێ سندوقی خانەنشینی عێراق زۆر دەوڵەمەندە باسی 25 میلیارد دلارێک دەکرێت ئیسیسماری هەیە تەنانەت لەو چەند ساڵانە حکوومەتی عێراقی کە قەرزی کردووە لە سندوقی تەقاعودی عێراق قەرزی کردووە بۆیە خانەنشینێک حەقی بەوە نییە موچە چی لێ دێ و دواکەوێ لە عێراق و چۆن لە سندوقی خۆی وەرێگرێ ئێمە هەر سندوقمان نییە ئێمە هەموو لێبڕینەکانیش بەس لە بودجێ بڕپارێک دانراوەوە هی ئەوەیە کە حکوومەت دەبێ بیخاتە سندوقەکەەوە باز دەکرێت حکوومەت دەبێت لە 12 موچەی بنەڕەتی خۆی بیدا بۆ فەرمانبەرەکە بیخاتە سندوقەکەیەوە پەیوەندی بەوەیە ینی بڕپارێک دانراوە لە یاسای بودجێ عێراق بۆ خانەنشینان هی ئەو لێبڕینەیە کە حکوومەت پێویستە خۆی بیخاتە سندوقی خانەنشینیەوە نا ئێمە ژمارەی خانەنشینانمان داوە بە عێراق ژمارەی فەرمانبەرمان داوە بە عێراق ئەوان کاتێ 906 میلیاریان حساب کردووە بەو پێیە حسابیان کردووە بەڵام بە قانونی خانەنشینی هەڵوەشاوی هەرێم باشە کە محکەمەی اتحادیش هەڵی وەشاندۆتەوە و دابشکردنی خانەنشینی ئەوەش گرفتێکی ترە
ئەتا گرفتەکانمان کەم نین. بەس ئەی بۆ ئێوە ناتوانین چێک بۆ خانەنشینانە بکەن ئێستا لێرە ئەو یاسای دادگای فیدراڵی هەڵگۆشاندوتەوە و هەر لێرە هەر کاری پێ دەکرێت. موچیان کەمە 220,000 لە عێراق کەمترین موچە 500,000. ئیشمان کردووە بەڵام کێشەوەی پارەکە کوا خەڵک خانەنشین پارەکەیەوێ خەڵک ئێستا ڕازیە بە قانونە کۆنەکەش پارەکەی وەرگێ بۆی ئەمە تەزمین نەبووە کە وەک خۆی جێبەجێ بکرێ ئەگەر نابێ هەرێمی کوردستان بەو قانونە هەڵوەشاوە موچەی خانەنشینی بە ئەبێ بە قانونی 2014 بیدا نەک 2006 هەڵوەشاوە ئەمە خۆی هەڵوەشاوەتەوە پێویستی بە محکمەی اتحادیش نەبوو بەڵام خانەنشینانی هەرێم ناچار بوون بچن لە محکمەی اتحادیش کات لە هەرێم بکەن و هەرێم بڵێ و قانونە هەڵوەشاوەتەوە. بەس وەکو چاودێری کۆمەڵاتیش خۆی کاکسۆران ئێستا بڕێکی کەم ئەوانەی کە خاوەن پێداویست تایبەت و کورتە باڵان موچەوەرەگنەوەی چاودێری کۆمەڵاتی تر بردراوە بەڵام لە لیستی موچەی موچە خۆرانی هەرێم بۆنە 150,000 حساب کردو لەسەر چاودێری کۆمەڵاتی خۆی ئێستا تقریبان 80,000 خاوەن پێداویستی تایبەتی هەرەوە موچەیان پێداوی تر بردراوە. بەداخەوە لە ساڵی 2014ەوە چاودێری کۆمەڵایەتی لە هەرێم بڕاوە بە بەهانەیەوەی پێداچوونەوە بە لیستەکانیان بکرێ لە کاتێکا پێداچوونەوە بە لیستی خەڵکانی نامستەحەقی خانەنشین بە پلەی جۆرا و جۆر و وەزیر و ئەوانە بەو جۆرە نەکراوە بەڵام هاتن بە بەهانەی پێداچوونەوە بە لیستی تۆڕی کۆمەڵایەتی موچەکانیان ڕاگرت تەنها کەمەندامیان هێشتۆتەوە کورتە باڵا و کەمەندام بەڵێ کە ئەوانیش ڕێژەکەیان کەمن و تەنانەت هاوکاری قوتابی زانکۆش ئەوەی مانگانەی دەرماڵەکە ئەویش لە زمنی چاو تۆڕی کۆمەڵایەتیە بوو ئەمانە هەرێمی کوردستان هەمووی بڕیوە بەڵام عێراق ڕۆژانە و بەردەوام ماوە ئەم تۆڕی کۆمەڵایەتیە هەم فراوانەکە هەم موچەکەشیان زامنە و هاوکاری کە پێیانە درێ ئەوەی هەرێمی کوردستان ناوەکان هەن ئێستا کاتێک کە وردبینی کراوە لە لیستی موچە لە بایۆمەتری کاتێک چاودێری دارایی عێراق ئێستا چی دەکەن کە لە هەرێم لەگەڵ چاودێری دارایی هەرێم وردبینی بۆ لیستی موچە دەکەن بۆ لیستی موچەکەن چونکە ئەو وەفدەی حکوومەت کە هاتە بەغدا باشە سەرۆک وەزیرانی عێراق و تێمە تێبینیمان هەیە لەسەر لیستی موچەی ئێوە بە هەردوو چاودێری دارایی اتحادی و هەرێم پێداچوونەوە بکەن باش چونکە بەشێک لە کاک حەکیم بەشێک لەوانەی لیژنەی دارایی کە دژ بە هەرێمن پێیان وایە لە سا 75 لیستی موچەی هەرێم بندیوارە من پێم وتن ئێمە بندیوارمان هەیە بەڵام ئەو ڕقەمەی ئێوەڵێن لە سا 75 یعنی لە 100 کەس کە موچەوەرەگرێ 75 بندیوارە بەڕاستی ئەمە ڕاست نییە ئەمە مەکەنە بەهانەیەوەی کە موچەی خەڵکی ئێمەتان بەو جۆرە لێ کردووە و ئەوە ڕاست نییە فەرموو ڕقابەی مالی اتحادی ئیشی چییە بابێت لە هەرێم تەدقیق و تەصحیحی هەموو ئەوانە بکە وردبینی بکە چکە ئێمە چەند ساڵە معاناتمان بەدەست بندیوارەوەی بۆمان لا نەبراوە کە لە پەرلەمانی کوردستانی بین بەڵکو چاودێری دارایی اتحادی ئەزانی کێشەکە چییە کاک حەکیم کێشەکە ئەوەیە هەرێمی کوردستان هەمان مؤسساتی دەوڵەتی اتحادی لە ڕقابەی مالی هەبووە لە ئیدعای عامی هەبووە باشە لە هەموو ئەو مؤسسانەی چاودێری ئەکەن هەیەی بەڵام کارانیە چاودێری دارایی هەرێم بە ئێستاشەوە نەیتوانیوە وەرەقەیەکی لە وەزارەتی نەوتی سامانە سروشتیەکانی هەرێم دەستکەوێت بۆ وردبینی لیستی موچەشیلانیە وردبین تێدا کە دەبێت چاودێری دارایی هەرێم چاودێری دارایی چیلا نەبووە هاتووە راپۆرتی لەسەر هەندێک دەوائیر کردو و راپۆرتەکانیشی کاری لەسەر نەکراوە بەڵام ڕقابەی مالی اتحادی بەو جۆرە نییە ئیدعای عامی اتحادی بەو جۆرە نییە کاراترە و دەستی ئەگا بە زانیاری و وردبینیەکە و راپۆرتەکانی ئیشی لەسەرەکرێ بە نیسبەیەک نەک بە ڕێژەیەکی ڕەها بەڵام هەرێم دەبوو خۆی ئەمانەی مەزبوطتر بێ باش کە مەزبوط نەبووە ئێستا باجەکەی موچەخۆرێکەکەیدا لە هەرێمی کوردستان ئێمە لە بەغدا ئیشمان چییە؟ ئیشمان ئەوەیە کە بین هەموو ئەمانە چی لێ بکەین ئیشمانەوەی لەم قۆناغا خێرایە زەمانەتی موچەی مانگی 8 و 9 و 10 و 11 و 12 بکەین 8 و 9مان بە قەرز کردووە 10 و 11 و 12 ماوە ئێمە لە مانگی 11 لە مانگی ئایندە یەکسەر یەک مانگ لە ساڵەکە ئەمێنێ بەڵام سێ موچە نەدراوە ئێمە ئێستا لە بەردەم مەترسی ئەوان خەڵکی کوردستان سێ موچەی لە ساڵی ئایندا بفەوتێ
ئەگەر بە هەر وەزعێکی تربێ ئەبێ ئێمە زەمانەتی باش ئەم سێ موچەیەش بکەین چکە هەرێمی کوردستان هیچی بەسەر هیچەوە نەماوە خەڵک بە چاوەڕێ موچەکەی وەرگرێ و ئەوی تری هەمووی لەبەرێک هەڵوەشاوە تا گەینە ئینتیخابات ناگەین لەگەڵ عێراق لە ساڵی 2024 تعدیلەکەین حەلەبێ کێشەکەمان نەوت کێشەکەی حەلەبێ چونکە کێشەی نەوت کاک حەکیم هەروە بە ئاسانی حەل نابێ هەرەوەنێک کە وەزیری وزەی تورکیا دەڵێ بۆریەکە ئامادەیە ئاخر بۆریەکەش ئامادەیە کێ حەقی ئەو شەریکاتانادا کە نەوتەکەکەنە بۆریەکە ئێمە لەگەڵ یان ناموناقەشەمان زۆر کردووە پێشمان وتون کاکە عەقدی هەرێم جیاوازە کراوە ئێوە چیەکەن لەم عەقدانە ئێمە عەقدی شەراکەمان کردووە ئێوە عەقدی خدمەتان کردووە دەرهێنانی نەوت ئێوە 8960 دینارتان بۆ داناوە بۆ هەر بەرمیلێ ئێ لە هەرێمی کوردستان دەرهێنانەکە زیاتری تیا لە عەقد باش بۆ حکوومەتی کاربەرەکە هەرێمی کۆمپانیەکان و عێراق سەرپشک ناکە بڵێ فەرم بۆ خۆتان ڕێ بکەون خۆی کاتە تەڕەف لەو ماوزوعە لەبەرەوەی عەقدەکەی کۆمپانیا بیانیەکان لەگەڵ هەرێمە یاڵێن ئێمەشکات لە هەرێمەکەین ئێمەقدمان لەگەڵ هەرێمە هەیە هەرێم مستحقاتمان نەداتێش کاتی لێ ئێستا داوا 1 میلیارد دلار مستحقاتی خۆیانەکە آخر 6 مانگی ڕابردووە دەڵێ پێی نەداوین لە کاتێکە لە راپۆرتی دوورەوەی حکوومەتی کاربەرەکە خۆی بڵاو کرد دەڵێ شایستەکانمان داوە کۆمپانیەکانیش دەڵێ وڵا شایستەکانی نەداوە جا ئەم حکایەتی مێشە خەڵک باجەکەی کە موچەکەی باش چوار خولەکێکمان ماوە بەس بۆ موچەی ئەوانە ناوچەدا بڕێنراوەکان ئەو زانمە ڤیدێکی شاتبوون بۆ لای بەڕێزت هیچ دەکرێت ئەوەی کە تایبەتە بە ناوچەکانی دەرەوەی هەرێم لە کەرکووک لە خوێندنی کوردی مامۆستایان کاک حەکیم بۆی خەڵک وازەح بزانێت باش ئێمە 17,000 مامۆستا و کارمەندی خوێندنی کوردیمان هەیە لە ناوچە ناکۆکی لەسەرەکان باشە لە جەلەولاوە هەتا مووسڵ کەرکووک و ئەمانە سەر بە بەشی خوێندنی کوردی وەزارەتی پەروەردەی عێراقن بەڵام موچەیان لەسەر هەرێمە عێراق ئامادە نییە موچەیان بداتێ لە تەشکیلی حکوومەتی سوودانی لە ناو کارنامەکە خاڵێک دەڵێ گواستنەوەی میلاکاتی خوێندنی کوردی بۆ سەر عێراق چکەمانە خۆیان سەر بە بەشی کوردی وەزارەتی پەروەردەی عێراقن 17,000 باشە لە کارنامەکەی حکوومەتی سوودانی لە پەرلەمان دەنگی پێدراوە کە قووەتی قانونی هەیە کارنامەکە باشە من کتابم کردو بۆ سەرۆک وەزیران بۆ جێبەجێکردنی ئەو بڕگام لەو ماوەیە بەڵێ سەرۆک وەزیران کتابی کردووە بۆ وەزیری پەروەردە وەزیری پەروەردە لەگەڵ بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران لیژنەیان دروست کردووە باش کە ئەمە لە ماوەی ساڵێکا دەبێ بکرێ واتە گواستنەوەی موچەی 17,000 باشە مامۆستای ناوچە کوردستانیەکان ناکۆکی لەسەرەکان کە سەر بە وەزارەتی پەروەردەی عێراقن بەشی خوێندنی کوردی بەس موچەکەیان لای هەرێمە دانانی گواستنەوەیان موچەکەیان 1 ساڵی بۆ دانراوە لە لیژنەکە تاکو سیستەمی پەروەردەیەکەش وەکو عێراقی لێ بکرێن باش بە هەر حاڵ کاتێک کە موازنە هات وتمان ئەم بڕگەیە تەخسیس مالی بۆ بکرێ لە بەرەوەی لە کارنامەی حکوومەت هەیە کردیان بە یەک هەراوتیان قوبوڵمان نییە قوبوڵیان نەبوو ناوی مەوزوعەکەش بێنین ئەوە سوننەکان زۆر دژی بوون شیعەکانی ژیان ئەوە موچەی هەرێم بچێتە سەربەغا ئێمە قوبوڵی ناکەین تەسەور بکە هەتا هەفتەی پێشوو هاتوونەتە بەغا وەزیری پەروەردەی عێراقیان بینیوە هەموو فراکسیۆنە کوردیەکانیان بینیوە وەزیری کوردیان بینیوە کاکە ئێوە ئێستا باسیەواکەن موچەی 1,200,000 بخەنە سەر عێراق ئێمە 17,000 عێراق قوبوڵی نییە ئەی چۆن ئەوەی قوبوڵە بۆی خەڵک بزانێ عێراق هەروە ئاسان مل نادا بۆ ئەمە و ئەگەر بیانەوێ مەشغوڵمان بکەن و بیکەن بە هێنان و بردن و ئەگەر نافەرم و زەحمەت نەبێ ئەم 17,000مان بۆ ناکەن لە کاتێکە ئەمانە نفوسیان خۆتانن سەر بە وەزارەتی پەروەردەی عێراقن بۆ موچەکانیان نادەن بەس لە بەرەوەی ناوی خوێندنی کوردیە ئامادە نین و تا ئێستش ئەو مەوزوعیشیان بۆ دەکەن ئیشمان زۆر بۆ کردوون بەرداوامیش دەبێت بەڵام عێراق نایکا باش ڕەنگە خەڵکێ بپرسێ ئەی باشە 17,000ەکەی خۆی ناکا چۆن 1,200,000 ئێماکە جەباوەش تاقی بکرێتەوە و تاقیڕێکی قورسە بێ بیکەین و کردوشمانە بەڵام نەتیجەکەی بزانین چۆن دەبێت لە ساڵی داهاتوو
ئەی چاوەڕین خۆ باشە کاتم نەماوە بەس یەک پرسیار لەسەر مەسەلەی نەوت هیچ هەوڵێکی بۆی نەوتی سپی بە پاڵپشتی کرا و بدرێ بە هاوڵاتیان حکوومەتی کاربەرەکە بە 100,000 دەیدا بە هاوڵاتی لە عێراق بە 30,000 بەرمیلی ئەوەیان بەستۆتەوە بە بەکارهێنانی 400,000 ڕۆژانەی بەرمیلی نەوتی هەرێم 400,000 بەرمیلەکەیت لە ناوخۆ بەکار بهێنرێ یا بنێنرێتە دەرەوە بنزین و نەوت و سووت ئەو کاتێکی سواسەد ڕاستی و سۆمۆکرا بەڵێ باشە ئێستا نیسبەکە نەگەشتوە وەکو دۆلارەکەش هیچ هەیە ئەو بەرزبوونەوە چییە بەڕێز لە ژنی پیشسازیشی عێراق مەرجەکانی جێبەجێ نەکردووە چییە؟ لە ڕاستیە بەداخەوە عێراق لە هەموو قۆناغەکانی کە گرتوێتێ بەر بۆ نەچوونە دەرەوەی پارە و سپینەکردنەوە نەیتوانیوە کۆنتترۆلی بکە بۆیە دۆلار لە دەستی سیعری ڕسمی لە دەستی بازاڕێکی ڕەشی بە قاچاقبردننی دۆلارایە نەک دەوڵەت چاوەڕێی باش بوون بکەین هەوڵ هەیە هەوڵەکان بەردەوام بوون و هەر بەردەوامیشن بەڵام کاتین کلێنێکە گرێ بانقی مرکزی و ئێمە محافزی بانقی مرکزیمان بانگێشت کرد بۆ لیژنەی ئابووری ئەڵێ کاکە کۆمەڵێک کلێن هەیە ئەرکی حکوومەتە بیگرێ لە دەواازەکانەوە لە گومرگەوە لە شەریکاتەوە لە بازاڕەوە من بەتەنیا ناتوانم هەمووی کۆنتترۆل کەم بۆی ئەرکی حکوومەتە حکوومەت شکستیە ناوە لەو ڕێکارانە چونکە گەندەڵ و مافیای گەورە لە پشتی بردننی لە کوردستان و لە عێراق لە عێراق و لە کوردستان باش دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگایان دووبارە کار دەکەنەوە بۆ هەڵەبجە وعدێکمان هەیە و وادەیەکمان هەیە بەڵام بۆ دوای هەڵبژاردنەکە نامانەوێ باسی کەین پێش هەڵبژاردن یا دوای هەڵبژاردن بۆی ئیشەکە بکرێت نەکتێک بچێت نزیکەیان دوورە ئینشاءڵڵا ئەو وعدەی کە ئەوان داویانە سەرۆکی پەرلەمان باشە لە بەردەم هەموو فراکسیۆنە کوردیەکان بە هەر پێنجمان باش لەگەڵ فراکسیۆنە شیعی و سونیەکان وعدیان داوە وەکو خۆیان ئەڵێن کەلام شەرەفیان کردووە کە پرسی هەڵەبجە لەو وادەی ڕێکەوتوین لەم ساڵە تێبپەڕێ لەم ساڵە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا سوپاس دەکەین کاک سۆرا عومەر سوپاسی ئەمەدەبوون دەکەین سوپاس بۆ بینەرانی بڕێز سوپاس باوەکارانم خواتان لەگەڵ